خۆشەویستەکانم، ئێمە خوا نیعمەت و چاکە و بەخششی زۆرە لەگەڵ کردوین، بەڵام چونکە ڕۆژانە ئەم شتانە دووبارە ئەبێتەوە و ئولفەت و عادەتمان لەگەڵ وەرگرتووە، زۆر تاکەم خەریکە نیعمەتەکانی خوامان لە یاد ئەچێ و هەست بەو نیعمەتانە ناکەین کە خوا بە ئێمەی بەخشیوە. گەورەترین نیعمەت کە خوا بە ئێمەی بەخشیوە نیعمەتی دینداریە، نیعمەتی موسڵمان بوونە، نیعمەتی مزگەوت و قورئان و میحراب و مینبەرە. خواگیان کە باسی نیعمەتەکانی خۆی ئەکا، گەورەترین نیعمەت کە باسی ئەکا نیعمەتی هیدایەت و نیعمەتی دینداریە کە بە عەبدەکان و بەندەکانی ئەبەخشێ. دەی مادام ئێمە خوا ئەو نیعمەتە گەورەی پێبەخشیوین کە ئێمە ئێستا خواپەرستین، خۆپەرستنین، کە ئێمە ئێستا ئەڵڵا ئەپەرستین، شەخص و قەبر و دار و بەرد ناپەرستین، ئەبێ سوپاسی خوا بکەین لەسەر ئەو نیعمەتە و سوژدەی شکری بۆ بەرین. چونکە ئێمە ئەم نیعمەتە لە ناوی ئەژین ڕەنگە زۆر هەستی پێ نەکەین، ڕەنگە لە ناومان زۆر کاڵاو بوو بێ، بەڵام مهمە. خواگیان کاتێک لە سوورەتی ئەضحا ئەفەرمێ وەئەما بنیعمەتی ڕەبیکە فەحەدیث، نیعمەت بەس نان و ئاو نییە خۆشەویستەکانم. دینداری نیعمەتە، بێدینی نیقمەتە. ئینسانێک کە دیندارە ڕەحمەتە، سۆزە بەزەیە، پێ لە پێشا بۆ خۆی پاشان بۆ خێزان و خانەوادە و خەڵکەکەی. ئەی کەسێکی بێدین پەنا بەخوا کە ئەیبینی خۆتی لێ دوورەگریتەوە، ئەڵێ با لە شەڕی بەدوور بم، با لە فیتنە و بەڵای بەدوور بم، ئەها بووەتە زەحمەت، لە جێ ئەوەی ڕەحمەت بێ بووە بە زەحمەت، لە پێشا بۆ خۆی اینجا بۆ خەڵک. ئەی کە ئینسان لە ناو دینە و لە ناو بازنەی دینایە ئەبێ بە ڕەحمەت، ئەبێ بە سۆز، ئەبێ بە نیعمەت، بەڵام کە لە دەرەوەی بازنەی دینە ئەبێ بە زەحمەت و ئەبێ بە نیقمەت و ئەبێ بە عەزاب، لە پێشا بۆ خۆی اینجا بۆ دەوروبەری. خۆشەویستەکانم، ئەوانەی کە عەزیەتی پێغەمبەر گیانیانەدا لە شاری مەککە هەمووی خەڵکی بێدین بوون، بەڵام پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم لەگەڵ ئەو هاوڵە بەڕێزانەی کە لەگەڵیا بوون، چونکە ئیسلام و ئیمان چووەتە ناخیانەوە، تەنانەت جنێویان بەلات و هوبەل و عوزای خراپکار و باتڵی خواکانی قوڕەیش نەئەدا. تەنانەت کە ئەزانن سەتاسەد ئەو هوبەل و لات و عوزایە خوا نییە، پوچەڵە، باتڵە، درۆیە، جنێویان پێ نەئەدا. بۆ؟ چونکە ئیسلام طبیعەتی وایە ئەو ئینسانە پاک ڕائەگرێ، هەم لە ئاکارە، هەم لە ڕەوشتە، هەم لە ئەخلاقە، هەم لە هەڵسوکەوت و هاتوچۆکردنە. بۆیە خۆشەویستەکانم، زۆر گرنگە ئێمە بەردەوام نیعمەتەکانی خوا بە بیری خۆمان بهێنینەوە. ئەها نوعمانی کوڕی بەشیر حەدیثێکمان بۆ ڕیواتەکە لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ التەحەدث بنیعمەت الله حەمد وشکر وتركها كفر پەنا بەخوا. ئەفەرمێ پێغەمبەرجان فەرموویەتی هەر کاتێک کەسانێکت بینی باسی ناز و نیعمەتەکانی خوای ئەکرد، ئەوە ناز ئەو باسکردنە حەمد و سەنا و سوپاس و ستایشی خوای لەسەر کردووە. و هەر کەسێکت بینی خوا ناز و نیعمەتێکی زۆری پێداوە، بەڵام باکی پێ نەبوو، بەڵام تەکەبوری پێ ئەکرد، بەڵام لوتزلی ئەکرد، بەڵام جیڤەجیڤی پێ ئەکرد، ڕێزی لە خەڵقی خوا نەئەگرت، ئەوە کوفری نیعمەتی کردووە، ئەوە بەرەو بێدینی ئەبا پەنا بەخوا. خۆشەویستەکانم، زۆر گرنگە ئێمە کاتێک دین بۆ مزگەوت بە پێی خۆمان دین، وانە ئەبێ بڵێم خوایە سوپاس بۆ تۆ خۆ خەڵکی وهەیە بە عەرەبانە دێ بۆ مزگەوت. ئێوە نیعمەت نییە ئازیزەکانم، نیعمەت هەر پارە و پول و دینار و دیرهەم و دۆلارە. ئەی کاتێک کەسێک ئەبینم بە گۆچاندێ، کەسێک ئەبینم بە ژێرباڵدێ، کەسێک ئەبینم بە عەرەبانە دێ، خۆ کەسی وا هەیە بە عەرەبانەکەش نەبێ ناتوانێ بێ، لە بن ماڵەوە کەوتووە، شەلە لەو لەسەر جێگا کەوتووە، ئاوەتە خوازە بێ لە ماڵی خوا دەست بەرزەوەکە و سوژدە و ڕکوع بەرێ، بەڵام ناتوانێت. ئەی کەسی وا هەیە لە من و تۆ لەش ساختر و تەندروسترە، بەڵام ئەوەی بیری لێ نەکاتەوە مزگەوت و ماڵی خوایە. ئەی من نیعمەت نییە من تایە ئەژیم؟ ئەی خۆشەویستەکانم، ئەوە نیعمەت نییە کە من کاتێ توونیم ئەبێ بەدەستی خۆم گڵاسێ پەرداخی ئاو هەڵەگرم ئەی خۆمەوە نیعمەت نییە؟ خۆ کەسی وا هەیە بە ساڵ لەوێ بکەوێت تا ئاوەکە نەکە نەدەمێت توانای نییە قومە ئاوێ بخوا. ئەی باشە بۆ بلیم نیعمەتە نەکەمەوە، ئەی بۆ نەڵێم خوایە حەمد و سەنا بۆ تۆ ئەم چاوەت لە من بەخشیوە، بە کەیفی خۆم ڕەنگی پێ ئەبینم، بە کەیفی خۆم دیمەنی پێ ئەبینم، بە کەیفی خۆم هەڵیەگرم دایەخەم. ئەی خوایە ئەم لوتت بە من بەخشیوە، سوپاس بۆ تۆ. خۆ دەیان و سەدان هەیە ئەگەر عینەکە کە لە بان چاوی لابەی بستێ پێش خۆی نابینێ، دەیان و سەدان هەیە خۆ
بەخۆ ئەگەر ئۆکسجینەکە لە باندە میلادێ ئەخنکێ و تەحمل ناکەم من نە عینەکم هەیە نە ئۆکسجینم هەیە نە جیهازم هەیە بە جیهاز گوێ لە خەڵک بگرم خوایە سوپاس بۆ تۆ ئێمانە نیعمەتنی ئازیزەکەم ڕەنگە چەندەها برا هەبێ لەم مزگەوتە نەخۆشی دڵ و قەستەرێ هەبێ و عەمەلیاتی باڵۆن و ئەوەی بۆ کرابێ ئەگەر 5 دقە بە پێوە بۆسێ لە نوێژە تەحمل ناکە و دڵی ماندوو ئەبێ ئەگەر نیو سەعات لە وتارە بمێنێ بێتاقە دەبێ چێتە دەرەوە ئەی بۆ من دەڵێم سوپاس بۆ تۆ خوایە کە من وەک ئەو نیم ئەویش ئەبێ سوپاسی خوا بکە کە کەسی وا هەیە ئەو ڕاستە ئەتوانێ بێتە مزگەوت بەڵام تەحملی کەمە کەسی وا هەیە ناتوانێ ئەوەش بکە لە ماڵەوە ناتوانێ دەرچێ بەردەوام ئەبێ لەژێر چاودێریە بێ ئەمانە هەمووی حەمد و سەنای خوایەوێ ئەزیزەکانم